سڵاو لە بینەرانی پرۆگرامی خەڵاتی دیمەن دووبارە گەڕاینەوە با کۆمەڵێک پرسیار و دیاری تایبەت دەچینە لە هاوڵاتیان و پرسیاریان لێ دەکەین بەو هیوای بتوانن ببنە خاوەن خەڵاتی پرۆگرامەکەمان لەگەڵمان بن. سپاس سلام باشی لەخوا بەزای باشی ناوی بەڕێزە مەلیک کاک مەلی بەڵێ زۆر باشە کاک مەلیک لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەخوا بەزیادە زۆر باش یاخوا باش باش دەڕوا سەرکەوتوبی ئیشەڵا بەچیەوە خەریکی وەڵا هەر ئیش و خوێندنەوە سەرکەوتوبی ئەوە چیتە لەگەڵتایە ئەوە براژنمە براژنتە بەڵێ دیارە براژنە زۆر خۆشەیە ناوتێتە بازار جلی بۆ بکڕی بەتاکید خوالەیەک با بچمە لای ئەویش حەزەکە پێمە بینتان سڵاو لێبێ باشی بە قڕوان باشی سەلامە دووسپاس ناوی بەڕێزە لاڤە لاڤەخان بەچیەوە خەریکی لاڤەخان وڵە هەر بە ئیشی ماڵ و دوکان و سەرکەوتوبی دوکانت هەیە بەڵێ چ ئیشێک دەکەی ئارێژگە ئەی سەرکەوتوبی بازار چۆنە الحەمدلله باشە بتمای خوای یاخوا باش بن چۆنە بەم شەواتونە دەرەوە وڵە هاتیە بۆ جلی شتیوالە زۆر باشە هەر بۆ ڕۆژانە ئەیکڕنیان بۆ جەژنتە ناوڵە هەر بۆ ڕۆژانە زۆر باشە پیرۆزە بێ ئیشەڵا بە خۆشی بەکاری بهێنی پرسیارەکەمان ئەوەیە دەڕوات دەوەستێت پێی نییە قاچی نییە یان دەجوڵێت دەوەستێت قاچی نییە بە بیگۆڕە سێبەر بەداخەوە دووکاڵ دووکاڵ بەڵێ دووکاڵ دووکاڵ بەڵێ بیگۆڕە ئێستا هەرەوەیە هەرە و لە خەیاڵە هەرەوە لە خەیاڵە باشە وتە بەچێوە خەریکم قوتابیم و ئیش دەکەم ئیشی چی دەکەیت فۆتۆگراف زۆر باشە ئەی بازارتان چۆنە لە ڕەمەزانە هیچ مشتری هەیە بەخوای کەم کەم ئیشەکەی مەدەوەستێ لە ڕەمەزانە دەوەستێ زۆر باشە دەی سەرکەوتو بنیشەڵە ئەی چیمان پێشکەشەکەن بۆ بورە وەڵامەکەتان نەزانی وەڵامی پرسیارەکەتان نەزانی بەڵام شتێکی خۆشم پێشکەشکە وڵی لەو دەم و دەستا هیچ شتێک نازانم دەفکرم نییە زۆر باشە سپاس بۆ بەشداریکردن ئەی تۆ وڵی دای لێبردن هیچ پێشکەش ناوڵە سپاس دەکەم. سڵاو لێبێ سەرچاوم بەخێری باشی سەرچاوەکانم ناوی بەڕێزە دڵشات کاک دڵشاد مەڵێ لەگەڵ ڕەمەزان چۆنی کاک دڵشاد عیبمانێ لە خوای بەزیادوی هەر باش بی سەلام سعات چەند دیتە ئێرە کاک دڵشاد وڵی فتار دەکەمەوە نوێژی مەغریبم دەکەم ئەو زادێ خوا قبولی کات و یەخوا بە خێروی سەر و سەرچاو بازارەکەت ئاوادان کردەوە یارە بخشکی من سەرچاو سپاس دەکەم چەند ساڵە خەرکی و کاری وڵی تەقریبم بۆ خۆم 18 ساڵە چایتیمە بەڵێ ساڵە لێرەمە 5 ساڵە لێرەی پێشتر لەکوێ بووی پێشتان لە شەریکە داوان تاوان ستایتی مدیر بوو زۆر باشە ساڵ بوو تقریبا 10 ساڵ زیاتر زۆر باشە باشە چای ئێوە و چایخانەکان تایبەتە فەرقی هەیە لەگەڵ هی ماڵەوە هۆکار چییە؟ هۆکارکەی زانینە دەبێ بزانی چایەکە لێنێ زانینەکە چییە؟ ئەتوانی سڕی میهنەکەمان پێ بڵێ لێرەوە؟ ناوەڵە ناوەڵە بڵێ کە بازارمان نامێنێ هەمووی لە ماڵەوە چاری بەرێ وەڵا وایە قسەتە لە چاوپێکەوتنێکی ترا لە کەسێکی ترم پرسیوتی هۆکارەکەی ئەوەیە لە ماڵەوە بەجێ ئەڵن ئەکوڵێ بەخۆی هی ئەوەیە ناخۆشە بەڵام لە لێرە بە ئیسراحەت ئەکوڵێ بەڵێ وایە ژنی وا هەیە بە سوالفە چایەکە لە فکر دەکە ئەو غازە پێ چایەکە دەکوڵ دەکوێت دایەک دێنێ سوتاوە بۆنی لێ دێ بەکەلێک نایێت زۆر باشە دەستە خۆش بێ و لە شە ساغ بێ ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بۆ بەڕێزت مەتەڵێکە ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ بەڵێ ئەگەر وەڵامەکەت نەزانی ئەبێ شتێکی خۆشم پێشکەش لەگەت جەماعەتەکەەوە وەرچاتان دێ بەس ئەو چاوە زۆر سپاس دەستە خۆش بێ پرسیارەکە ئەوەیە ماتەڵا دەڕوات دەوەستێت قاچی نییە دووکەڵ نییە دووکەڵ نابی گۆڕە دەوەستێ قاچی ئەتوانم بە شێوەیەکی تر پرسیارەکەت پێ بڵم ئەوەی کاڵێ دەجوڵێ دەوەستێ بەڵام قاچی نییە وەڵی نازانام داوای لە بردن دەکەوە
باشە پرسیارێکی تر لێ دەکەم سەفەر تەلەفۆن بەڵێ پرسیارێکی تر لێ دەکەم باشە بەڵێ سنگی بۆ هەموو کەسێک دەکاتەوە بۆ خۆی نەبێ کەرگەدە نییە ناوەداخەوە وەڵامەکەت نەزانی زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ بەشداریکردنت کاتێکی خۆش و خوال لەگەڵ چایەکی بخۆنەوە زۆر سپاس باشە چایەکە خۆینەوە لە لای دەستە خۆش بێ بادا بنیشین دانیشن بە چاوان باشە هەتا چایەکە حازرە بێ ئەچمە لای مامۆستا قسەیەکی لەگەڵ دەکەم عفو فەرمودانیشە سڵاو لێبێ بەڕێزی مەمنون سپاس بە خێراتن زۆر سپاس دەکەم ناوی بەڕێزە زیاد بابان زیاد بابان بەڵێ خەڵکی سلێمانی بە ئەسڵ بەڵێ زۆر باشە عنی لە باوانیەکانی بەڵێ باوکم مەهاباتی دایکم سلێمانی زۆر باشە چۆنە ئەوە لە مەهاباتەوە هاتۆتە سلێمانی ئێوە ئەو کات زولفەکەی سیاسی گۆڕا ئیتر شاری مەهاباتمان جێ هێشت و هاتی نێرە زۆر باشە یعنی زەواجیان کرد لە مەهابات زەواجیان کردووە یان لە سلێمان لێرە باوکم لێرە کردی بەڵام دایکمی سلێمانی بوو زۆر باشە یعنی کە زەواجیان کردووە لە هەولێر ژیاون بەڵێ زۆر باشە ئەی خۆت هەر لە هەولێرەژی بەڵێ وێنەگرم زۆر باشە لە ئۆسکار بەڵێ وێنەگری ئۆسکار زۆر باشە لەوێ کار دەکەیت زۆر باشە سەرکەوتووە بیت کۆنم یعنی 30 ساڵ دەبێت لە 6 ساخ بەیاخوا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بۆ بەڕێزت وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە سپاس بەڵام ئەگەر وەڵامەکەت نەزانی دەبێت شتێکی خۆشم پێشکەشتی والله ئەگەر توانیم انشاءالله ئەوێ دڵمان نەشکێنی شتێکی خۆشمان پێشکەشتی بەتەمای خۆ باش باشە پرسیارەکەمان ئەوەیە لە نیوە پڕە لە پڕ نیوەیە ئەگە کڵاو بێ وەک هاوکاریەک پێت دەڵم بیگۆڕە ئەنیوە پڕە لە پڕ نیوەیە لە نیوە پڕە لە پڕ نیوەیە خۆی شتە یان ناوە مەتەڵە مەسەڵە بەڵێ ڕاهی غەریب نییە شتە من خۆم هیوایەتم شتەیە بەڵێ بەڵێ بەس لە پڕ نیوەیە نیوە لە نیوە پڕە خوا زەحمەت شتێچکە نییە باشە پرسیارێکی تر لێ دەکەم پرسیارەکە ئەوەیە ئەویش هەر مەتەڵە باشە دەڕوات دەوەستێت بەڵام قاچی نییە بە معنای بە شێوەیەکی تر پێت بڵێم دەجوڵێت دەوەستێت بەڵام قاچی نییە وڵای دوو شتە هەور و مار هەورو مار بەداخەوە هیچیان نییە دەستخۆشیت لە یەکەم سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت شتێکی خۆشمان پێشکەش ناکەی دانم سەرکەوتون وڵی شتی وایە نییە بڵێم نوکتەیەک بەسەر هاتێکی خۆش نوکتە ئەوە کابرای چۆ چایخانەیە ئێدە چاخانەیە با نوکتەکە لێرە بڵێم زۆر باشە دانیش گوتی کاکەی چاچی دوو چام بۆ بێنە کابرای چاچی پێوت گوتی کاکە دوو چای بۆ چێ تۆ بەتەنیایی گوتی آخر من دوانە خۆمە گوتی هەتا چای یەکەمە خۆیتەوە هی دووەم سار دەبێتەوە گوتی قەینایی دووەمم بۆ بێنە دەست خۆش بێ ئەوەی دووەم یەکەم جارە خۆمەوە دەست خۆش تۆ 30 ساڵ کاری وێنەگریت کردووە قەت هەبووە لە کاتی کارەکەتدا بۆ نمونە وێنەی بۆنەیەک بگری وێنەی بۆنەیەکی بکوزاوە بێ یان یاجی لەدایک بوون بێ هەر شتێک بێ بەڵام فلیمەکە سوتا بێت شتی وا ڕووی داوە قەت ئەو شتە ڕووی ناوە چکە ئێمە پرۆفشنەڵین لە کارەکەمان دووەم ئەو کەسێک کە وێنەکە دەگرێ جاران فلم بوو فلیمەکە یەک لە قسەمان ناگرت ئەنی لە فلیمەکە سێ چوارێکمان نەگرت نەکو چاوی داخراوێ بەس ئەو شتەش مەحاڵ بۆ لەلای ئێمە لەبەرەوەی ئێمە لە 75ەوە سۆدیۆمان هەیە هەتا ئەمڕۆ ساڵی 1975 هەتا ئێستا بەڵام فلیم هەبوو 120 هەبوو 12 فلیم بوو 36 هەبوو دوای هاتینێ مەرحەلەی ئەوە قۆناغی دیجیتالش ئەو ساڵ ونایە چکە دەتوانێت 15-20 لە قسە بگری یەک لە لەقسەکان هەڵە بژێری ئەو کاورایی بکوزاوایە دێ هەڵێ بدێ بەڵام شتیوا ڕوویەوە لە زۆر وێنەگرەکان کە پرۆفشنەڵیشن فلیم سوتاوە لە حاڵەتێکی زۆر ناخۆشە کابرای حرازە بێ نازای چی بکە
سڵاو لێرە سڵاو لە تۆش دادەجا باشی بەڕێزی سوپاس ناوی بەڕێزە کاروان کاکاروان بەڵێ کاکاروان بەچیەوە سەرقاڵی وەڵا بە ئیشی ئەکسوواراتی زەردە و شتیوالە زۆر باشە لەگەڵ ڕەمەزان چۆنی وەڵی زۆر باشم لەخوای بە زیادی سوپاس دەکەم مەمنونم یاخوا باشبی بە ڕۆژە دوکان ناکەیتەوە بە ڕۆژە تقریبان سعات دەوری 3:30 دەیکەینەوە تاوەکو سێ چارێکی منی لەو مەلای مەغریبێ قەپات دەکەین دەچینەوە فتارەکەی دەکەینەوە و ئەو دەدەینەوە ئیشە دەیخوا ڕۆژەکانتان لێ قبولکە ئینشەڵا و خی گەورە ڕزقیشتان بە ئینشەڵا زۆر سوپاس دەکەم زۆر بەڕێزی مەمنونم زۆر سپاس دەکەم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەێ بۆ بەڕێزت ماتەڵێکە ئەگەر زانیت خەڵاتت دەکەین ئەگەر نەزانێ بە نوکتەیەک گۆرانیەک شتێکمان پێشکەش ئیشاءالله زۆر باشە مەتەڵەکە ئەوەیە پێستی لە ناوەوەیە گۆشتی لە دەرەوەیە پێستی لە ناوەیە گۆشتی لە دەرەوەیە پێست لە ناوەوە گۆشت لە دەرە والله ئاسان کاری شتیوالە بە قورئان هاوکاریت ئەەکەم بەڵێ شتێک بڵێ هاوکاری یعنی چییە حیواناتە ئیشتیوالە ینی نا حیوانات نییە گۆشتە ئێ ئەندامێکە مرۆڤ ئەندای مرۆڤە نازانم ئەندامی مرۆڤەیان ناتوانم لەوە زیاتر ڕوونکردنەوە بەم بەڵام ئەندامێکە چ شتێکە ئەوە ئەخر ئەندامێکە لە ئەندامەکانی مرۆڤ بەس ئەوە زۆر باشە پرسیارەکەت بۆ گۆڕم باشە ئەمیش هەرمەتەڵە لە پڕ نیوەیە لە نیوە پڕە لە پڕ نیوەیە لە نیوە پڕە بەڵێ ئەوە قسەی ئەوەیە قسەکە یعنی پڕ بە پێستی بی کە ئینسان قسەشی دەکا پڕ بە پێستی خۆی بی وەڵامەکە ئەوە نەبوو کە بەڕێزت وتت شتێکی خۆشمان پێشکەشکە یعنی چۆن شتێکی خۆش چۆن پێشکەشکە نوکتەیەک بەسەر هاتی ڕۆژانە لێرە شتی خۆش ڕوئەت بارەوەڵای شتی خۆش زۆر ڕوودا بەس ئێستاکان لەو ئاڵەتی هیچم لەبیێ بە قورئان باشە گۆرانێکمان بۆ بڵێ بە قورئان دەنگم گەلە ناخۆشە تۆ چوزانی دەنگە ناخۆشە ئێستا قساکەی بنەزان دەنگە خۆش خوای دەنگم ناخۆشە بەس ئەوە هەموو شتێک بوو کە هاتن ئەم تا مقابلەکەت زۆر سوپاسان دەکەم زۆر بەڕێزنی ئینشاءالله ڕۆژی و تاعاتی هەمومان قبول دەبی و خوای گەورە لە هەمومان خۆش دەبیتون و ئینشاءالله بازاڕی هەموو لایەکی بازار بە بازار دەبیتون و زۆر سوپاسنگۆ دەکەم مەمنونتانم سوپاسی کەناڵەکەشتان دەکەم دەستان خۆش بی ماندوو نەبن ئینشاءالله بەخێر بن سەرچاوان زۆر زۆر سپاس دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم ئێمەش بۆ هیوایان خۆی گەورە ڕستقی هەموو لایەک بات و ڕۆژ و تاعاتی هەموو لایەکش قبولکە ئینشاءالله زۆر سپاس بۆ بەشداری زۆر بەڕێزی زۆر سپاس دەکەم سەرکەوتوی مەمنون زۆر سپاس خوا چیت بینی وا پێکەنی وڵا نامێک بۆمە زۆر باشە بەچێ سەرقاڵی لێرە ئیشەکەیت یان هاتوویشت بکڕی وڵا لێرەژە زۆر باشە ساعت چەند دوکانەکەنەوە وڵا لە ساعت 9 بەیانیوە دەکەینەوە هەتا ساعت 11 زۆر باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنن وڵا باش نەخۆی بەزێر هەر باش بن ئینشەڵڵا بازار باشە لە ڕەمەزانە وڵای لە ڕەمەزانە بە ڕۆژ بە حکمیەوەی خەڵکە بە ڕۆژ و تااقەت نیە بێت دەرەوە بە ڕۆژ خەڵک زۆر کەم دێ ینی جاری وایە هەر 1000 دیناژ نافرۆشێ بە ڕۆژ بەس بە شەوان تۆزێک باشتر دەبێتەوە باشە خۆی گەورە ڕستان بە ئینشەڵڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەێ بۆ بەڕێزت پرسیارت لێ ئەەکەم باشە ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە براوەی خەڵاتەکە مەتەڵە پرسیارەکەمان لە نیوە پڕە لە پڕژ نیوەیە لە نیوە لە نیوە پڕە لە پڕژ نیوەیە نازە شتێک بڵێ هیچ بە مێشکدانە زۆر باشە شتێکمان پێشکەشکە دێ وەک چی حەزە لە چییە خۆت حەز لە گۆرانیە لە شەعرە یار نازە حەز لە دەنگی کێ وڵای ئەمار ئاوات بۆکان یار گوێ لەو ڕادەگرن باشە ئەی نوکتەیەکمان پێشکەش ناکەی هێستم لە بینێ ئەی بەسەر هاتێکی خۆشیانی هەر هیچمان پێشکەش ناکەی لە قەیدایسم لە بینیام باشە سپاس بۆ بەشداریکردنت کاتێکی خۆش و خاڵت سەرچاوە ئینەرانی خۆشەویست بابچینە لای ئەو کاکەیە زۆر مەشغوڵە لە دوورەوە سەیریەکەم بزانم چی ئەکات وا دیارە کە شتی تازەی بۆ هاتووە
ئەوە چی ئەەکەی خەریکی چیت سڵاو لێوێ باشی ڕەمەزانتان پیرۆز بێ. ڕەمەزان لە تۆش پیرۆز بێ سپاس بەڕێزان. ئیشەڵا بێتە مانگی خێر و خۆشی بۆ سەرجە موسڵمانان لە گشت جیهان ئیشاءالله بەنسبەت ئیشی عەبای لە خۆی ڕەمەزانان زیاتر برین ئیش لەسەر دەکرێ و زیاتر دەفرۆشێ بەس بەڕاستی جارێ بازارەکە تا ئێستا دیار نییە یعنی وەچی چەند سارە نییە برێن پارەکە زۆر باشتر بوو لەو ساڵ یعنی ئەو ساڵ نازانم یعنی ئیشی معاش و شتی وایە یعنی بازارەکەمان ئەوهانیە بەس ئیشاءالله بەرەو یعنی زیاتر بڕۆ ئیشاءالله باشتر دەبی. ئیشەڵا بەو هیواین ئێمەشکە خۆی گەورە ڕسختان بات ڕسختان زیاد کە ئیشەڵا بازارەکە بەرەو باشی بچێت من دەمەوێت پرسیارە لێ بکەم بزانم خۆتان ئامادە کردو بۆ مانگی ڕەمەزان و لە دوایی 15 مانگەوە بابەتی نوێ ئەهێنن یان هەر ئەم بابەتانێ دای ئەنێنەوە والله تازە یعنی هەمووی مۆدیلی تازەی عەبایەکان تازە لۆمان هاتیە بەس شپێم گوت یعنی بازارەکەی ئەوهانیە گەنە مۆدیل برین ئەمە پێش ڕەمەزانە سەفەر دەکەین ینی مۆدیلاتی زۆر دەینین لۆ ڕەمەزان ئەویش بشکاوتنی تازە چاوەڕی وێ دەکەین ئیشاءالله بازارەکە بێتەوە سەرفیاتی هەبی ئیشەڵا ئێوە ئەباکانتان لەکوێ دەهێنن والله مەڵ زیاتر بنین وەکالێ حیتمان لە هۆ چێش لۆمان دێت و لە دوو بەش یعنی لە هەردوو لایەن دەکەین زۆر باشە زیاتر لە دووبەیەوە دەیهێنن بەێ کاری دەستیمان هەیە عەبای ملەوەنمان هەیە ئەتە دەگەرێت سەر ئەو شخصێکە حەزی لە چ لەو نەچی هەیە برێنستا لۆن منە ئەوەنە ملەوەنن هەیە حەزی لە ڕەشیە ئەتە دەگەرێت سەر مشتری و کە چ مودی لەچی دێت چ نوعیەتەشی دێت زۆر باشە لەسەر تەڵە بشت دروست دەکەن بەخوای لەگەر معمیلی خۆ یعنی قیاس خاص بی عیلازی نەبی لۆ دروست دەکەین بەر زۆر باشە ئیشە دەستیەکان وت ئیشی دەستیمان هەیە لێرە ئیشە دەستیەکان ئەکەنیان هەر لە دووبەی تەڵەبیەکەن لێوێ بۆتان ئەوانەی ئیشی قاشی زیاتر لە دووهۆشی دەکەین بەس ئیشی دەستی لە دووبەی زۆر باشە سەرکەوتوو بن ئیشەڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزت هەیە بۆ هیوای ببیتە خاوەن خەڵات ئەگەرنا ئەبێتەوە خەڵاتێک پێشکەشی ئێمە بکەیت سپاس دەکەم پرسیارەکەمان ئەوەیە گۆشتی لە دەرە پێستی لە ناوە مەتەڵە پرسیارەکەی ئێمە مەتەڵە ژاژی نا بەڵێ مەتەڵە بۆ دووبارە ئەەکەمەوە باشە پێستی لە ناوە گۆشتی لە دەرە حیوان ینی حیوان گۆشتە ئەخر برین ئاژەڵە یان ئەگە ئاسانکارێکمان لۆ بکەی شوێنێکی ئاژەڵە وەرجینە نا بەداخەوە وەڵامەکەت نەزانی زۆر سپاس بۆ بەشداریکردنت کەنارخان لە پۆلی چەنی پێنج ئافرم زیرێکی لە مەکتەب باش باشە شتێکی خۆشم پێشکەشەکەی ئەڵای چی خۆش گۆرانێکم بۆ بڵێ دەی منیش لەگەڵ ئێڵێمەوە ئەڵای نازانگە دا باشە سمۆرەخان نازانی تۆ هەموو مناڵەکان سمۆرەخان نەزانندەی بۆم بڵێ ئەڵای شەرێ دەکە شەرم مەکەدی لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە تەق 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 چێ ئەوە مندا پیرەم ڕۆرەگیان بۆم هێناون کێچی جان دەیبی کەرەوە بە قوربان دەنگت دیاڕای فێڵ باس بڕۆ ڕێوی تەڵەکە باس تا دایکمانایەتەوە دەرگاکەت ناکەینەوە دەست خۆش زۆر سپاس بۆ تۆ گوڵی بابسمۆ لای باوکت پرسیارێکی لێکم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە و ئەگەر وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرامەکەمان باشە؟ باشە زۆر باشە ئەگەر وەڵامەکەشە نەزانی بە شتێکی خۆشمان پێشکەشکەین والله هێزا وا گەورێتەوە کاتیش خوا گەورەیە ئینشەڵا بەس من تەواو شتێکمە هەرەوێت والله هێزا ئەو شتە لەو دەم دەستەی بەرەک زەحمەتە زەحمەت نابێ ئینشەڵا نوکتێک بیرخۆر بخەرەوە بەسەر هاتێک هەتاوکو من پرسیارەکە لە یەکەم باشە ئەی کۆ دایکی مناڵان دیار نییە والله نەهاتووە نەهاتووە هەر خۆت و مناڵەکان هاتوون بۆ پیاسە ئارێ والله پرسیارەکەمان ئەوەیە لە نیوە پڕە لە پڕ نیوەیە زۆر متابعەم نەکردە ڕاستی ئەو مەجالم نەبوو دەرفەتە نازانم باشە گیان زۆر سپاس بۆ بەشداریکردن شتێکمان پێشکەشکە کە لەگە هاوسەرەکەم ویستمان یەکدی ببینین
دیار بە خەزور زۆری پێ ناخۆش بوو ئەمەش بە تەلەفۆنی وەشت تەلەفۆنات کەم بوو ئەو کاتی 2003 ئەوانە بوو وەسعەکە لەبار بوو هەندێک نووسی نوشتم نووسی و لە بۆم نارد دوای لێمان کەش بوو نازانم بووە هەراهۆریا لە سەرما تەقیەوە بە وەرەخە بۆت نار ئیتر لەوە زەواجەکەتان ڕوویە وڵات جوازەکەدا هەر پێشترێ بوو بەس هەر عەزمان دەکرد پیاسەک بکەین بگەڕین بۆ خۆمان بەڵێ ئەوش کاتی وان و فەرقیە بوو لەگە ئێستا ئەوان بڕێک تونتر بوون ڕاستە زیان نەدەکرد زیاتر ڕاستی ئەمە شێوەی بۆویش نە بە قسمە لێ نەگەڕان لێمان تێک چکەش بوو یعنی زەواجتان نەکرد یان چوونە دەرەوەکە نەبوو چونە دەرەوەکەمان نەبوو زۆر باشە زۆر باشە ڕێز و سڵاومان هەیە بۆ هاوسەری بە ڕێزت لێرە چی پێڵێ وڵا لێرکوانەوە دەستکۆشی لێ دەکەم چاوی ماز دەکەم ئەزیزە لە لای منەوە ئەی بۆچی پێی ناڵێ خۆشمەوەیت خۆشم لێ بە تاکیت زۆرە خۆشەوێ ئێستا زیاترە خۆشیان ئەو کاتی کە نامەکە بۆ نات والله هەموو کاتیانی خۆ ئەوسەر هەر هاوسەری خۆتە خۆ ڕەبی خۆ لێکتان نەکا 1000 ساڵ بەلەشی ساخ بە تەمەنی درێژ بەیەکەوە تو بن لەگەر جەنابیشت و لەگەر ئەوانەی لەگەڵیشتن ئینشاڵڵا زۆر سپاس دەبن سەرکەوتو دەبن کاتێکی خۆش زۆر سپاس بۆ بەڕێزت خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خوا لەگەڵ باشی سەلامەت نای بەڕێزت زەهرا خانم زەهرا خانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی باشە الحەمدولillah الحەمدولillah بەچیەوە سەرقاڵی وەڵا خوێندن لە چ قۆناغێکی 12 گرانە زۆر لە ڕەمەزانە بێت و 12 بێت زۆر زەحمەتە وەڵا ئیشەڵا سەرکەوتووە بی ساڵێکی تر ئەم کاتانە لەو بەشە ئەبیت کە خۆت دڵت تەمەنایەکە ئینشاڵڵا ئیشەڵا حەز لە چ بەشێکە وەڵا شیکاری نەخۆشەکە گیان شیکاری نەخۆشەکە شیکاری نەخۆشێک ئیشەڵا ساڵێک تر ئەم کاتانە لەو بەشەیت ئینشاڵڵا زەهرا خانم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن باشە پرسیارێکمان ئامادەێ بۆ بەڕێزت وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە بەڵام ئەگەر نەزانی بە شتێکی خۆشمان پێشکەشکی نوکتەیەک بەسەر هاتێکی خۆش ئینشاڵڵا باشە پرسیارەکەمان مەتەڵێکە پێستی لە ناوەوەیە گۆشتی لە دەرەوەیە پێستی لە ناوەوەی گۆشت لە دەرەوە شتێک بڵێ باشە بۆت ئەگۆڕم بە پرسیارێکی تر باشە ئەوش هەر مەتەڵە بەو هیوای بیزانیت لە نیوە پڕە لە پڕژ نیوەیە ئەوە ئاسانکاری بوو نازان وەڵا باشە دەستە خۆش بێ شتێکمان پێشکەشکە وەڵای ببوورە نوکتێ قسێکی خۆش وەڵای ببوورە باشە گیانەکەم زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش خۆل چۆنی باشم یاخوا باشبی ناو چییە؟ دینا؟ چی ئەم ناوە خۆشەی لێنای دینێکیان؟ دایان بابا؟ نازانی؟ باشە ئەی دینێکیان تۆ گۆرانێکی خۆشم بۆڵێ؟ سمۆرەخانیش نازانی؟ دە بۆمان بڵێ دەی ڕووکەرە کامێراکە؟ رمار سمۆرەخانە تەقەی دەکایە رمار سمۆرەخانە تەقەی دەکایە تەک 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 چێوە مکە ڕۆڕە جوان بۆ نینە کێکی جوان دەیبیکەنەوە بە قوربان دەنگی دیارە هیفی باس ڕۆرێنی تەڵکە باس تا دایکم مایێتەوە دەرکادە ناکەینەوە ڕەمار سمۆرەخانە تەقەی دەکایە ڕەمار سمۆرەخانە تەقەی دەکایە تەک 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 چێوە گۆرانێکی ترم بۆ بڵێ دەی ئەوە قەیناکە دەستە خۆش بێ ئەوەت بۆ وتی گۆرانێکی تریشمان بۆ بڵێ دەی ئەم مستی لە جوانە لە دەستی کرو ئەی بە من نامەیتێ بۆچی گۆرە دەبمەرێ باشە گوڵی جوان لە دەستی خۆتا جوانەیە خوا پیرۆز دەبێ باشە دێ گۆرانێکی ترم بۆ بڵێ بۆم ناڵێ بۆچی جا من ئاجزە بم باشە ماچێکم بەرێ و گۆرانی ترم بۆ مەلە قوربانی بم تەمەند درێژ بی بای
سڵاو لێبێ سلااو لە توش باشی زۆر سپاس ئەو خێزانتە لەگەڵتەیە طبعا دەتوانی ماشەڵا ئەڵێ گوڵێن پێکەواتونەتە دەرەوە ئەڵێ گوڵت ماشەڵا خوا لێکتان نەکە خاتون گیان ئەزت نەبێ بیتە پێشەوە ڕەمەزانتان پیرۆز بێ لە توش پیرۆز لە تۆش پیرۆز بێ. زۆر سپاس زۆر سپاس هەر لە ڕەمەزانی خۆش و جژنی خۆش ئیرابن ئیشەڵا هەر بەختەوەر بن. ئەو گوڵە جوانانە ناویان چییە؟ ئەوە ناویشە شەنیە شەنیە؟ بەڵێ باشە ماشەڵا ناوەکە زۆر خۆشە. ئەی تۆ؟ لێنیە لەنیا؟ بەڵێ شەنیا و لەنیا. ئەی ئەو گوڵە جوانە؟ کاکە جوان ئەحمد کاکە جوانی پێدا کاکە جوان ماشەڵا کاکە جوانە ئەڵەی پەنیرە ڕەبی ماشەڵای لێوێ خوا لێ تا دەستێنێ. ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارمان ئامادێ بۆ بەڕێستان بەو هیوایە بتوانن ببنە خاوەن خەڵاتی پرۆگرامەکەمان باشە ئیشەڵا. پرسیارەکەمان مەتەڵێکە لە نیوە پڕە لە پڕیژ نیوەیە. لە نیوە پڕە لە پڕیژ نیوەیە بیر نییە بیر مانگبی مانگا بەڵێ دڵنیای بەڵێ نای گۆڕی نە زۆر ڕاستە دەستە خۆش بێ پیرۆزا بوونە خاوەن خەڵات. داوا لە هاوکاران مەکەم خەڵاتەکەم بەنێ بەڵام تا خەڵاتەکەمان بۆ ێرن شتێکی خۆشمان پێشکەشکەن. واللهی لەو دەما هیچمان لە نایە ڕاستی بەسەر هاتێکی خۆتان شۆکم کردن زۆر سپاس بەس وڵی بەسەر هاات زۆرە بەس لەو کاتە بەسەر هاتێکی خۆش کە لە ژیانی ڕۆژانە ڕوویاوێت. وڵی بەسەر هاات ماشەڵا زۆرە بەس بڵێم چێ لەو دەمە لەمان نایەتن وڵا شتێکی خۆش لە بینی خۆتانە ڕوویاوێ چندێک دەستگیران بوون ئەمە وڵات تقریبا نۆمانگ لەو نۆمانگەیە 9,000 شتی خۆش ڕوویاوە. ئەو طبعاً ئەرێ وڵا زۆر بووەوە لە قسم داخلی بووم مامۆستا بوون لە حەریر ئەمش لە هەولێر بووم ئەو وەختی دەستگیران بووە جا وەختی مۆبایل شتوات کەم ینی بڵین ئەوە بکەین ئەمن بە مۆبایل ئەوە هەبوو ئاریافۆن ئەو تەلەفۆنەکان تازە هاتبوو ئەجەم بە تەلەفۆن لۆم دەکرد بە ئایفۆن ئاریفۆنش دەنجی زۆر گەورە بوو لە قسم داخلی هەموو دەنجی دەداوە هەموو دەیانزانی کە کابرا تەلەفۆنی من زۆر خۆشحاڵ بووم کە ئێوە بوونە خاوەن خەڵات هیوادارم سوودی لێ ببینن ئیشەڵا لە کڕینی چەند پێداویستێکی خۆتانە بەکاری بهێنن ئیشەڵا. ئەوەش خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەنە بۆ ئێوەی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوە هیوادارم سوودی لێ زۆر سپاس دەستان خۆشبی بەردەوام بنەوە زۆر سپاس زۆر بیشڵە دژی گیانەکەم ئەو دووگڵە جوانە هیچم پێشکەش ناکەن گۆرانێکی خۆشم بۆ بڵێن ئەی لە مەکتەبن یان لە ڕەوزەن لە مەکتەبی گەورەی تۆ لە مەکتەبی وایە لە پۆلی چەنی چوارەمی بناڕەتی ئەی ئافرم ئەی خوشکە دووەمی بڕانەرد زۆر باشە ئەی گۆرانێکی خۆش نازانن بۆم بڵێ یەک تەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و براکانم چوار هاوڕێیەکانم بێن ڕوکنەکانی ئیسلام شەش کاتی لە خەو هەستان حەب مۆنانی بەیانیان هەژبارە و تەبخانەمان نۆ دەست پێکیوانەکان داڵا بەخشاوەکان ئەوانەی کە پێغەمبەرمان نوژدەی بەهەشتی پێدان. دەستە خۆش بێ زۆر سپاس دەنگ خۆش قوربانی بم. بەم جۆرەش هاتینا کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم ڕۆژ و تاعەتی هەموو لایەکتان قوبوڵ بێت و هەر شاد بێت.